سڵاوتان لەبێت ئازیزانم ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی تری خەرمانەوە لەگەڵتان دەبین نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی ئەم ڕۆژمان ئینشاءڵڵا قبول بوو بێت لە کەرکووکەوە هاتووی سپاس دەکەین کە ماندوومان کردیمان بوورە باجەیەک بگۆڕین بەیەکەوە ئەچین پیاسەیەکی ناوشارەکەین باشە کەمێک جەوە گۆڕین و لەگەڵیشە تۆزێک گفتوگۆکەین ئینشاءڵڵا باشە بەڕێستان وتت لە کەرکووکەوە هاتووم خەڵکی کەرکووکی یان خۆت خەڵکی کوێی خۆم خەڵکی چەمچەماڵم خەڵکی چەمچەماڵی بەڵێ بەڵێ جیا بوومەتەوە لە هاوسەرەکەم بەڵێ دوو مناڵی نەخۆشم هەیە لە کەرکووک دانیشم لەبەر بژێوی ژیانم خۆم ئیشەکەم خۆت چەند مناڵە هەیە؟ 3 مناڵم هەیە یەکێکیان ساغا الحەمدولیلا بەڵێ دوانیشیان نەخۆشە دوانیان نەخۆشن کوڕ و کچن؟ دوو کچ و کوڕێک دوو کچ و کوڕێک یعنی کوڕ و کچێکت نەخۆشن کوڕ و کچێکم نەخۆشن بەس کچێکم ساغا بەڵێ جابوویتە تۆ لە هاوسەرەکە دواتە باوکیان لانیە مناڵەکان؟ نەخێر بەڵێ ئێستا تۆ چوویتەتە کەرکووک لەوێ دانیشتووی؟ بەڵێ بۆ لە چەمچەماڵ ئیش نەبوو یان بوو هۆکاری چی بوو کە چوویتە کەرکووک؟ من لە چەمچەماڵی شەر بژێوی ژیانم باش نەبوو بەڵێ وەزعمان هەر خراپ بووکە لەگەڵ ئەوی شابین هەر بە هاوکاری خەڵکە ژیان باشە کاتێ جیا بوومەوە بیرم کردەوە ئەبێ من ئیشێ بکەم بەڵێ بەڵام ئیشەکەی من نەئەکرا لەگەڵ ئەو مناڵەی کە ئۆتیزمی هەیە هیچ کەس ئیشم پێ نادا بۆی هەڵسان ئیشێکم دۆزیەوە کە تەنها خۆم بم بەڵێ لەسەر جادەی دووسایدی شۆریجە ئەلێوە خەڵکی کەرەوە هەمووی شاید حاڵە من ئەلێوە نانەفرۆشم نانەفرۆشی بەڵێ بۆ بژێوی مناڵەکانم من مناڵەکانم هەڵبژارد باوکیان ژیانی هەڵبژارد ئەو نانە خۆت ئەیکەیت و ئەیفرۆشی یان بە حازر بۆت ئەهێن و تۆ بەس ئەیفرۆشی من بۆ من و بەس ئەیفرۆشم لەوەی من دوو نەخۆشمێ ناتوان نانکەم شقەکەیشم جێگاکەم بە کەڵکی نانکردن هەن نایە بۆ ئەم جەژنە کچەکەم ئەڵێدایە لە کوێ جەژنکەین یعنی شقا خۆت ئەگەر ئەوەی بینی بێتی زۆر بە کەڵکی ژیان نایەت بەڵێ بەس کەسێ نەیبێ مەجبورە لە هەچ کوێ بێ بژی گرنگەوەیش پێشتر هیچ ئیشێکتە کرد کە ماڵ لە چەمچەماڵ باڵێ هەرەو نانەمە فرۆشتە سەر دوو سایدەکەی لەوێش هەر نان تەفرۆشت باڵێ چکە دوو جار باوکیان بە جیهانی هێشتووە بەڵێ ئەو نانە کە ئیفرۆشی تۆ ڕۆژانە یعنی هەموو ڕۆژێت ئیشەکەت ئەوەیە باڵێ من هەرەوە ئیشاکەم لەوە زیاتر ناتوان بەنزیکەی لە ڕۆژێکە چەند پەیا ئەەکەی بۆ ئەوی کە بتوانی ینی مناڵەکانتی پێ بژێنیت ئەگەر زۆر پەیاکەم 15,000 ڕۆژی واشێ هیچە هیچ ڕۆژی واش هیچ پێیان ناکەی باڵێ یعنی سوپاسی خەڵکی یعنی دیاری کراو نییە بڵێ تۆ هەموو ڕۆژێک ئەمە نادیا بەس من سوپاسی خەڵکی کەرکووکەکەم هەر زۆر خۆشحاڵم کە چوومە ئەوێ بەڵێ زۆر هاوکاری مەکان باسێکی مناڵەکانتم بۆ بکە هەستەوە تیزمە بەڵام ئاقلە بەش خۆی بەس چیە جوڵی زۆرەیە شتێکە بە تەنها پسکی تێکە بە لە سنتەرێکیش دەکەوت دەریان کردم لەبەر ئەو مناڵە چوومە سنتەرێکی تریستە بۆ کچەکەم لە کەرکووک کوڕەکەت ئۆتیزمی هەیە؟ ئەی کچەکەت ئەلاستە بێ ئی پێەکەم فلیجی مێشکیەیە فلیجی مێشکی هەیە بەڵام ئومێدێکی هەیە بەڵام ئەو سنتەرەی تر لای خۆی هەموویشی کورد بوو بەڵێ عەرەبێک بیانی پێگردم ئەرێت ئەو مناڵە نابێ بجوڵێ نابێ وابکایی تر بەڵحاصل کێشەمان بۆ دروست لەو سنتەرە دەرچوینی چوینە دە سنتەرێکی تر لە کەرکووک کابرایەک ماڵی ئاوا بێ هاوکاری کچەکە مەکات و مانگانەکەی بۆ دابین ئەلحەمدولیلا شکرانە بژێری خۆی گەورە بین تۆ زۆر لەوە بەهێزتری کە بە قسەی خەڵک دڵی خۆت تەنکە یانی گەرانبی هەر خۆت کە خۆت تەرخان کردووە ژنێتی خۆت دایکایەتی خۆت هەموو شتێکت بۆ مناڵەکانت تەرخان کردووە خاوەنی دڵێکی میهرەبانی ئەوە بەسە بۆی کە دڵنیام کە مناڵەکانت لە هیچ شتێکیان کەم نابێت ئیشەڵڵا ئێستا لەوێ مرتاحی زۆر هیچ کات گریانم نادۆ لەسەر کەناڵ لەسەر شاشەیت هیچ تەلەڤیزۆن ناخۆ گریان زۆر جار ئیتر ئینسانە یعنی ئەوەندە لە دڵت ئەیان جەرگژانەکە بۆ مناڵەکانە ئەگەرنا تۆ پێویستت بۆ نییە لە بەردەم کامێرەیەکە بگریت یان خوانە خواستە شتێکی لەو جۆرە بەڵام پارە و یارمەتی ناگرین هەموو کەس گوێ لێ بێت من تەنها بۆ بریندارکردنی دڵی خۆم کە خەڵک ئاوای پێکردم خەڵک هاوکاریان نەکردو یان تۆ ئافرەتێکی بەتەنیا دوو مناڵی نەخۆشت هەیە یەکیان ئۆتیزمە ئەوی تر ئیفلیجی مێشکی هەیە لەگەڵ ئەوەی کە هاوکاریشت ناکەن برینداریش دەکەن باشە وتت لە شوقەیەکان بەکرێ گرتوتە؟ باڵێ بەکرێ گرتم
ینی کرێخان و شەی باڵێ 200,000 دەم 200,000 کرێخان و ئەی دوو مناڵی نەخۆشیشت هەیە ئەم مناڵانە بەردەوام پێویستیان بە عیلاج و دەرمانە باڵێ کچەکەم عیلاجی نەبێ یەکسەر گەشتکە لێدا کۆگەشم عیلاجی نەبێ ناخەوێ بە عیلاجە خەوێ باڵێ بەس من فرمێسکی خۆم تەنها بۆ مناڵەکان نەژێن هەرگیز فرمێسک ناخشێنم بۆ یەکێ بڵێم کاکە تخوا هاوکاری بکە تۆ ئافرەتێکی سەربەرزیت بە سەربەرزی ئیشەکەی سەربارەوەی کە دوو مناڵی نەخۆشیشت هەیە لەسەر شەقامەکان نان ئەفرۆشی بۆ ئەوەی کە بە سەربەرزی مناڵەکانە بەخێوکەی ئەمە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە بەڵام ئەم ئیشەی کە تۆیکەی لە دوو مناڵی نەخۆش لە کرێچێتی لە وەزئی خۆت کە هاوسرت لەلات نییە قرس نییە زۆر قورسە من یعنی وازم لە هەموو شتێکی خۆمێنات تەنار وەکو مرۆڤێک بەس بڵێم بژیم بۆ مناڵەکانم تەنها ئەوەنەم هەیە هیچ شتێکی نییە بۆ خۆم چێش لە هیچ شتێکی ژیان نه بەس بۆ ئەوان بەس کەوان حەزیان لە شوێنێ بێ خۆشی ئەوان بۆ من بەسە بەس زۆری لاکەم بەڕاستی زۆر یعنی ناتوانم بۆمە دکتۆری بزانم چیمە دەبەری کەس هاوکاریم ناکاکە مناڵەکەم بۆ بگرێ کەسێکم نیە ساعتێ مناڵەکەی لادانێم ساعتێ لای باوکی دام ئەنا و کاتە جێژ نەبوو بینەوە 1000 تەلەفۆنی بۆ مەکرد بۆ عیادا ڕۆشتم بۆ جاری واوە هەر سێکیان مەبرد بۆ عیادا بۆ ناو سلێمانی ئەوە باوکی حەزەکە بێت لەسەر خەت قسە بکات بزانێ یە قسەی من یعنی درۆ نییە هەمووی ڕاستە دوور لە تۆ خۆشی ئەتوانێت شایەتی ئەوە بدات کە من بە تەنها یەکەم جاری بە تەناوم ناوانە بەخێو کردو هەموو خەڵکە زانێ هەموو خەڵکی شۆش و چەمچەماڵی شەزانێ هەمویان منیان بینیوە هاتووم بۆ سلێمانی بۆ عیادا چوومە بۆ کەرکووک هەر بەتەنیا چوومە ئافرەتێکی ماندووی لە ژیانە زۆر چ شتێک دڵی تۆ خۆشەکە تەنها خۆشەویستی ئەویش من تەنها سواڵی خۆشەویستیەکەم ئەویشم نەبینی 13 ساڵ لەگەڵ یا بووم چاوەڕێیەک وشەی خۆشەویستی نەکرد بۆیە داوای لەو کەسانەکەم ئەگەر ژیانیان خۆشە هاوسەرێکی باشیانەیە ڕێزی لێ بگرن بە تایبەتی لای من ئەوە زۆر گرنگە ئێستا ئەوەی کاتەوە تەنها خۆشەویستی بۆ مناڵەکانە بۆ ئیستا تەنها خۆشەویستیم بۆ مناڵەکان بەس ئەو کاتە تەنها سواڵی خۆشەویستیمە کرد کە پیاوەکەم پێم بڵێ خۆشمەوی پێم بڵێ تۆ ماندویت تۆ هیلاک بوویتە سەرڕایەوە هاتەوە هی تۆ چیت کرد کێ هاوکاریتەکە لە ڕووە مادیەکە و لە ڕووە معنەویەکە هیچ کەس معنەوی ئەوەی کە بۆ نمونە دەسێ بێنە بەسەری مناڵەکانتە ئەوەی کە بۆ نمونە بچیتە ماڵی جەوێک بە مناڵەکانە بگۆڕی یان بێتە ماڵە جەوێکی لەگەڵ بگۆڕێ کەس نایەتە ماڵم تەنها خوشکەکەم ئەهات لە چەمچەما لە کەرکووک چوومەتە کەرکووک ساڵێکە لە کەرکووکم کەس نهاتووە بەس تاکە دوو برام هەیە تەنها برایەکم درگام بۆ کاتەوە و بەڕاستی بە ساڵ لەوێ بم کێشەی نییە بەو نەخۆشانە سپاسیەکەم تەنها و برایم هەیە پاڵ پشتیمەکە ئەچیتە ماڵی؟ باڵێ بە مانگ لەوێ بم هیچ مشکلەیەکی نییە هیچ کات دڵی نەشکان و خوا تەمەنی درێژکا بۆ من ئامین لە ڕووە مادیەکەوە کێ هاوکاری خۆت و ئەو منداڵانێ هەم بۆ کرێخان و هەم بۆ عیلاج و دەرمان و ئەو شتانیان کێ هاوکاریتانەکە تەنها ماڵ باوکم کەمی هاوکاریم ئەکەن بڵێم هەریچ هاوکاریم ناکەن هاوکاری مەکەن بەڵام خۆی لە ناو پارێزەکەی مناڵان ئەوەی هێرۆخان ئەلێ عیلاجیان بۆ وەرەگرم مناڵ پارێز هاوکاریتانەکە باڵێ ئەوان دەمێکە هاوکاریمانەکەن چەند ساڵێکە هاوکاریمانەکەن ماڵیان ئاوابی بۆ جلوبەرگ و خۆراک و پێویستی و ئەوانە وڵی قەتە بۆ مناڵەکانە حەزیان لە شتێ بێ و نەتوانی بۆیان بکەی هەرەوەم پێ ببێ بۆیان بکڕێەوە نە ئەگەر 5,000 لە ماڵ مابێ و توانە حەزمان لەو شتێک کڕیمەوە دمەخوا گەورێ بەیانی یەکێدایەتی لە دەرگا و تێتیەوە مەبلەغی پار لەوە ناترسم هەرگیز نەترساوم بۆیە مناڵەکانم هەڵ بژارد و واز هیوایە ئەڵێ باوکی نەبێ وازانێ لەوەی بڵێ مناڵەکەم لە پرسا برێ بەس من خۆم و مناڵەکانم کە چوومە ناو کەرکووک دامە دەستخوا وتم خۆیگە من هیچ کەسم نییە هەر نەم بووە هیچتەش نیمە تەنها تۆم هەی بۆ هیوادارم خوا کەس لەبیر ناکات هیوادارم ژیانیان خۆشکە خوا کەسێک بنێرێت یعنی بتوانێت شوێنێکی خۆشیان بۆ دابن کە باسە لەوە کرد لە سەرەتاوت کچەکەم هەڵە دایکە لەکوێ جەژن بکەین ئەوە لەبەری لە ینی شوێنی مانەوەتان ئەوەندە خراپە بەڵێ حەوشەوشتی نییە
ئەجا دەقاتی سەرەوەین بەڵێ خۆش نییە ینی ئەجا شتی وایشمان نیە لە ماڵەوە ڕاستی چ شتێکەیە کە لە ماڵەکە زۆر پێویستی بێت ئێستا نەتوانی بێبی کڕی لە ئەشیای ماڵ وەڵی تەنها جێگاوان خۆی جێگاوان ماڵ جوان ئەکا من خۆم حەو ساڵە هەر تەلەڤیزۆن داناگی سێنم لەبەر کواگەم حەو ساڵە تەلەڤیزۆنمانێ بۆ یاگام لە بەرنامەکانتان هەر نییە تەلەڤیزۆنە نییە لە ماڵەوە دانەیەکم هەیە لای ماڵ باوکم نەم بردووە بەڵێ بەس ناتوان لەبەر ئەو کوڕەت کە ئۆتیزمی هەیە تەلەڤیزۆن ئیش پێ ناکەین ئەی ئەم مناڵانی ترت گوناحنین پێویستیان نییە ئەوان جارجار تۆزێکسی تەلەڤیزۆنکەن وەڵی بیرم لێ کردوێتەوە کە بۆیان دانم چکۆی سەکۆکەم لە سنتەرە بەڵێ یعنی من بە کوردی هەرچی کە ینی ئەوەندە خەمخۆری مناڵەکانتی حەوت ساڵە سیرکردنی تەلەڤیزۆنت لە خۆت حرام کردووە لەبەر خاتی ئۆتیزمەکەت ئارە وڵا هیوایەتم ئەو فلیمە کوردیانەیشەکە ئیستا دابەزێت زۆریشم حەز لێ بەس لەبەر کۆکەم دکتۆرتی نابێستی تەلەڤیزۆنکان من تەنها ئاواتم یەک ئاواتشمەیە حەزەکەم ئەلێرەوە بیڵێم باشە چەند ساڵ ئەو ئاواتەم هەیە چی ئاواتەکەت ئاواتەکەم ئەو یەک کچەکەم بە پێخۆی بەوات تەنها ئاواتمەوەیە تەمەنی 6 مانگ بوو کە ڕۆشتم بۆ لای دکتۆر ناخۆشترین کاتم ئەو کاتە بوو کەوتی کچەکە شەلەل چه هەستێکە بۆ لەو کاتەیە ناخۆشترین هەستم هەبوو لەژات چونکە من چرکەکانی ژیان مەژمارد کاتێکە دووگیانیش بوو ئەموت کچەکەم لە دایک بێ پا ئەگرێ ئەوە ئەکا ئەیکەمە مەکتەب ئیتر خەیاڵم زۆر بوو زۆر بە خەیاڵی خۆم زۆر شتم بۆ دانابوو کاتێ دکتۆرتی شەلەلە ئیتر پشتم شکاتەوە ئیتر خۆشی و پێکەنینی من لەو دەقەوە نەماوە 11 ساڵ خۆشەویستی دڵی دایک نازانم کچە کچەکەی من کچەکەم ڕێ یەکەم مناڵمە هەموو ئاواتم کچەکەمە ئەگەر دوای کچەکەم بچمە خانی خۆم نامەوێت لەوەی کچەکەم حەزی بە کرێچێتی نییە ئەو کچە نەخۆشە حەز ناگاڵێ دایە بە کرێچی نەبین دوای ئەو کچەم نەک خانیە 3 خانوم بۆ بکەن وەڵڵا نامەوێ بە 1 سنت ئێستا تاکەوەتی تو ئەوەیە کە ئەو کچەت ببینی بە پێ خۆی بڕە وڵات تاکەوەتمەوە باشە دکتۆر یعنی قەت پرسیاری ئەوەت کردو بزانی چارەسەری هەیە بەڵێ کچەکەی من 100 چلە شەلەلەکەی زۆر کەمە کچمت چارەسەری هەبوو بەڵام کەم تەرخەمی با بڵێم ئیساگە بڵێم هەر باوکی هەموو کەساڵی هەر باوکی تاوانبارەکە کەم تەرخەم بووین لەبەروی نەماند ئەگەر لە سەرەتاوە چارەسەرتان کردا چارەسەرە باڵێ بە دڵنیا حەقم لە ئیش خوددان یعنی کەس ڕاستە ئیستا بەپای خۆیەوەی من 2 جار بردومە بۆ ئێرانیش خانوم بۆ فرشتەوە بردومە بۆ هەندستانیش بەڵێ من خۆم هیوا تەمەنی چەند ئێستا 11 ساڵ 11 ساڵ ئیستا لەبەر خاترە و چوومەتە کەرکووک ئینە من هیچ ئیشم بە کەرکووک نەبوو یعنی حەزیشم لێ نەبوو سەرەتا خۆتان ئەناسێ کچەکەم بەڵێ زۆر عاقڵ ئیستا ئەودا با بۆینەوە من بەرنامە ناکەم یعنی قساکە ماشەڵڵا زۆر عاقڵ بەس قاچی نییە بڕوە بەس قاچی نییە کچەکەم هەموو کچێکی تریشت هەیە ئەوە هاوکارتە لە هاوکاریکردنی خوشک و برا نەخۆشەکەی باشە بەس بەڵێ ئەوەی هەرێت تۆ ئەوت خۆشەوێ و ئەزانێ بەس ئەوم خۆشەیە جارێ مناڵە لەوە تێناگاکە تۆ بۆ گرنگی زیاتر بەو ئەی بەڵێ بەس باشە هاوکاری خۆش مەکات بەڵێ ینی جاڵێ دایکەگە تۆ شتێک لێبێ ئێمە چی بکەین خۆی گەورە تەمەنی تۆ درێژکا بۆ ئەو مناڵانە بمێنیت سەلامەت بیاخوا تۆژە بێ میشە ئاگاداری خۆت بی ئاگاداری تەندروستی خۆت بی دەرونیان بەڕاستی هەوڵ ئەوەندە نییە دەرونم تەواو نییە وەڵە لەبەروی ماندووی ینی ئەوەندە زەختێکی زۆر لەسەر دەرونت هەیە بەردەوام بیرەکەیتەوە بەردەوام سێری ئەم مناڵە ناکەی هەوڵە نەیەوە جارجار جوێیەکی خۆشیان بۆ بڕەخسێنی بیان بیتە دەرەوە بۆ شوێنی یاری بۆ باخێک بۆ چوزانم بۆی تۆزێک لەو کە ئابەی ماڵەوە دوورکەونە مناڵەکان ینی ئەو شتانیان بۆ من هەموو هەفتەیەک هاوینان هەموو هەفتەیە هەموو جمعیان بەمەدەرەوە لە چەمچەماش هەموو جمعیان بێت ئەیان بیتە دەرەوە باڵێ من هیلاوازم لە هیلاکی خۆم هێناوە ینی هیلاک بم گوێم لەوە نیە ئیستا ئیمشەو زۆر هیلاک بووم کچەکەمەتی دابووین بۆ بازاق بە زۆریش هیلاک بووم بەس وتم قەینا گوناحەت خوا با دڵی ناشکێنم بردم ئەیان بم بۆ هەموو شوێنێکیانە بم بەس ناتوانم بۆم بۆ دکتۆری زەمت تاکە کێشەم ئەوەیە ناتوانم خۆم بۆم بۆ دکتۆر بزانم چیمە گرێکیش لەسەر شانمەیە بەس تایسە نەچوومە بۆ دکتۆر لەبەرەوەی کەس نییە مناڵەکانم بۆ بگرێ باش داواکاری تۆ چییە؟ یعنی وەکو دایکێکی ماندوو بەڕاستی سەرباری هەموو ئەو شتانە لەسەر پێی خۆت وەستاوی ئیشەکەی بۆی بتوانی عیلاجی دوو منداڵە نەخۆشەکەت دابین بکەی بەبێوی هیچ کەسێک هاوکاریت بکە بەبێوی کەسی باش و خێزانێکی
قەرەباڵغ لە دەوری تۆ هەبێ بەتەنیا هەموو ئەم بەرپرسیارەتیانت لە ئەستۆ گرتووە چیت ئەوێ خەڵک بۆت بکە لە ڕێگەی بەرنامەکەی ئێمەوە وڵی لە کاتا حالێن من ئیسە یەکشتم ئەوێ تەنها یەکشتم ئەوێ تەنها خانوویەکی 100 مەتریمەوە لە ناو کەرکووک لە ناو کەرکووک لەبەرێ خەڵکی کەرکووک هاوکار بن خەڵکی کەرکووک لەوەی دڵم بشکێنن دڵم خۆشەکەن بۆی منیش پێویستم بە کەسێکە ینی دڵم بداتەوە منیش مرۆڤم منیش ئینسانم بەڵام من زۆر دڵشکاوم زۆر دڵشکاوە ئەم داواکاریت نەگەیاندۆتە کەس نەچیتە لای کاک ڕێبوار پارێزگاری کەرکووک من نەمتوانی بیبینم کاک ڕێبوار پیاوێکی زۆر میهرەبانە وەڵی زۆر دڵنیا مەگەر ئێستا بینەریم بەرنامەی ئێمەش بێ بەدەم داواکاریەکەی تۆوێت بە هیوای ئەوەین کاک ڕێبوار پارێزگاری کەرکووک ئەم بەرنامەی ئێمە ببینی خاتوونێک بە دوو منداڵی نەخۆشەوە لەسەر شەقامەکان نان دەفرۆشێت و پێویستی بەوەیە بەڕاستی هاوکاری بکرێت شوێنێکی مانەوەی لانی کەم بۆ دابین بکرێت بۆەوەی کە هیچ نەبێت لەو کرێی کەمانانە دەیدات ڕزگاری بێ ئەوەی کە ڕۆژانە ئەگەر پەیاشی بکات لە ئیلاج و دەرمانی مناڵەکانی سەرفی بکاتەوە هیچ شتێکتان ماوە بتانەوە لە بەرنامەکەی ئێمە باسی کەن و بیڵێن وڵای منیش تەنها داواکاریم لە خەڵکی کەرکووک ئەوەیە لەم مانگە پیرۆزەیە کە مانگی هاوکاریە من نامە ینی ئەرک بخەمە سەر خەڵک بۆیە خۆم ئیشەکەم داوای یارمەتی لە خەڵک دەکەم بەس بەڕاستی من لەوەیە 10 ساڵی تر لە کەرکووکا بم نەتوانم خانوویەکیان بۆ دابین بکەم ڕاستە ئێستش لەبەرەوەی کە شقەکە بە کەڵکی ینی ژیانێکی خۆش نایە پێویستە بۆم لە ماڵ باوکم جەژنیان بۆ بکەم لەبەر دڵخۆشی مناڵەکانمەوە تۆ هەرچی تێ بۆ مناڵەکان من هیچ شتێکم بۆ خۆم نەکردم زۆر باشە شتێکشم پێویست بێ بۆ خۆم نایکەم هەتا ئەوان پێداویستیان هەبێت لە دوای پێداویستیان زیاد بوو ئەگەر زانیم لە ئەوان زیادە بۆ خۆم سەر پێکەم بەس ئەگەر لەوان زیاد نەبێ ئامادەم بە هەموو شێوەیەک لەگەڵیان بژیم و هیچ لە ژیانی ئەوان کەم نەبێت باش ئێمە لەڕێی بەرنامەکەی خۆمانەوە زۆر بەڕێز سەرمایه‌داری نیشتیمانی بەڕێز مەریوانی حاجی جەمال بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە کردوتە دیاری بۆ ئەم مانگی ڕەمەزانە فەرموو بە هیوای ئەوەین کە بتوانێت سوودی لێ وەربگریت و شتی باشی بۆ مناڵەکانت پێ دابین بکەی هەروەها زۆر بەڕێز کاگڕەنج کە خاوەنی کارگەی کیانایە سەبەتەی خۆراکی و مەوادی پاکەرەوەی بۆ بەڕێستان دابین کردووە بۆ ئەم مانگی ڕەمەزانە بە هیواین سوودی لێ وەربگری من زۆر سوپاسیانەکەم ئێوە تاکە کەناڵن کە ئێمە مناڵە نەخۆشەکانتان بەسەر کردووەتەوە زۆر مەمنونیانم خالیان غازی بێ هیوادارم کەسێکی سەرمایه‌داری وەک ئەمانە خانوویەکی 100 مەتریش بە شایانی مناڵەکانی من بزانن بۆڕواکەن بۆ خۆمم نییە بۆڕواکە من لە هەموو شوێنێکا لەگەڵەوانە دڵخۆشم بەڵام ئەوانش جاری وایە سەیرێکەکەن حەزەکەن ماڵ و ژیانمان وەکو خەڵک بێ ئەوان مناڵن بە هیوای ئەوەین کە ئەوەت بۆ بکرێ من ئەمەوێ مشتەیەکی تریش بە تۆ بم هەر لە هەڕەی بەرنامەکەی ئێمەوە بە سوپاسەوە خێرخوازێک پەیوەندی پێوە کردوین کە دەیەوێت هاوکاری کۆمەڵێک ماڵ بکە بەبێ ئەوەی کە ناوی بهێنرێ و بزانرێ کێیە تەنها ئەوەی کە دەیەوێت هاوکاری کۆمەڵێک خێزان بکە لە ڕێی بەرنامەی خەرمان و شاشە جوانەکەی کورسان نیوزەوە بەڕێزیشیان بڕی 500,000 بۆ ئێوە دابین کردووە فەرموو زۆر سپاسیانەکە ئەوەش بە هیواین کە بتوانی بۆ ئەم مانگی ڕەمەزانە و بۆ جەژنیش لەگەڵ مناڵەکان تا سوودی لێ وەرگرن دڵنیا بن جوانترین جلوبەرگیان بۆکەم ئێستا زۆر دڵخۆشیەوە لەبەرێک کە ئەتوانم داوای هەرچیە بکەن بەس بەداخەوە کۆکەم ناتوانێت داوا جلی جەژن کات دڵی خۆت چەندمەکە ئەو ناتوانێت داوای بکە بەڵام تۆ خۆت وەک دایکێک ئەتوانیت کام جلی کە زۆر جوانە بۆی بکڕیت پێشەمیان بۆ یەکەم لەبەروی ناتوانێت داوایکە بەواتەوە ئەوەی شەوم ڕۆژێ بێت بڵێ دایکە ئەو جلم بۆ بکەوە بایی یەک گڵابێ بۆ یەکەم بەدڵی گەورە ئەو ئاواتانت بێنێتە دی بۆ خااتری ئەم مانگی ڕەمەزانە هەم کوڕەکەت زۆر باش بێ بتوانێت قسە بکە بتوانێت ئەوەی کە ئەوێ و حەزی لێ پێت بڵێ هەم کچەکەت بکەوێتەوە سەر پێی خۆی و ئەو ئاواتانەی کە هەتە وەک دایکێک خی گەورە ئینشاءالله بۆت بێنێتە دی
تەمەند درێژ بی ئینشاڵڵا نامریت و هەموو ئەو شتانە ئابینی. بەڵێ ئازیزان ئەمەش چیرۆکی ئەم خێزانی ئەمڕۆ بوو کە بینیمان و کە گوێبیستی بووین. ڕاستی چیرۆکەکان ئەوەندە ناخەژێنن، یعنی زۆر جار ئینسان خۆی بۆ ناگیرێ لە ئاست ئەم شتانە بە تایبەت کە خۆت دایک بیت کە گوێ لە دایکێکی وا دەگریت کە خۆت جەرگی هەیە زۆر جار یعنی لا ئیرادی فرمێسک بە چاوتایەتە خوارە و جەرگت جان دەکەم. بە هیوای ئەوەی کە هەمووان پێکەوە هاوکار بین لە هاوکاریکردنی ئەم جۆرە خێزانانە ئەم منداڵە نەخۆشانە تاکو ئەوانیش ئاهێک بە بەریانە بێتەوە و بتوانن کەمێک لە پێویستیەکانی ڕۆژانەیان و بە تایبەت لە مانگی ڕەمەزان بۆ دابین ببێ. بەرنامەیەم ڕۆژمان پێشکەشکردن تا چیرۆکی خێزانێکی تر دێنەوەلاتان شاد و بەختەوە. زۆر سپاستانەکەم. پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ لە پرسی ڕۆژ شیکاری دەکەین. مایەڵە مادەی هۆشبەر ساتە بەرەرخەکانتان لێ بزەنێت. بەڵێ بۆ ژیان نەخێر بۆ مادەی هۆشبەر. سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجا کەرکووک سلێمانی هەولێر دیالە ڕواندز ئامێدیێ هەولێر کەرکووک ئاکرێ کەرکووک ڕانیا کەلان سلێمانی کفری باخدا سلێمانی چەند چەماڵ بەغدا سلێمانی شنگال سلێمانی قامشلو سلێمانی حەشەکی تاران ئیستانبول غزة فلسطين القاهرة سلێمانی نيويورك یەکێک لە سونەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ شکاندنی ڕۆژوو بووە بە خورما. ئەم کاری پێغەمبەر نهێنیەکی گەورەی لە پشتەوە بووە. دوای هەزاران ساڵ و چەندین لێکۆڵینەوە دەرکەوتووە کە خورما وزەیەکی زۆر بەجەستەی مرۆڤ دەبەخشێ. بۆیە ڕۆژوانان بۆ شکاندنی ڕۆژوەکانیان پەنا بۆ خورما دەبن. لەم راپۆرتەدا سوودەکانی خورماتان پێ دەڵێم. خورما چەندین سوودی هەیە. یەکێک لەوانە ئەو ڕێژە شەکرەی لە ناو خورمادا هەیە کاریگەری دەبێت لەسەر ڕێخستنی ڕێژەی شەکر لە خوێنی مرۆڤدا. هەروەها خورما ڕیشاڵی تێدایە کە بە سوودا بۆ ڕیخۆڵە. لەگەڵەوەشدا هەر دەنکە خورمایەک ڕێژەی لە 165 بۆ هەفتەی ئاوە. ئەماش وا دەکات
ڕێژەی ئاو لە جەستی مرۆڤ بە تایبەت ڕۆژوانان ڕێک بخات. نزیگەی 40 بۆ 50 ساڵ ئێمە ئیشی خورماکەین. ئێمە لە باوکمەوە بۆمان ماوەتەوە لە پێشترە ئەوان خەریکی خورما بوون، بەڵام ئێستا خۆم خەریکی ئیشی خورمام و زیاتر لە 40 بۆ 50 جۆری هەیە لەم کاتەیە و لە کاتی مۆسمی خۆیان لەمانی 7 بۆ 8 کاتێک خورما پێگە نزیک 80 بۆ 90 جۆری ئەبێت و لە خورماکان بەعام لە عێراقەوە بۆمانێت خورمای عێراقیمانەیە، خورمای سعودیمانەیە، خورمای ئێرانیمانەیە، کەم کەم خورمای فەڵەستینیشمان هەیە. ولەم کاتەیە ئەو جۆرە خورمانی کە بەردەسە بەرحەیە، برێمە، عەجوۆی عێراقیە، مەکاویە، خەستاویە، هەروە بێتەوە زەهدی هێشووە، زەهدی دەنکە، کۆمەڵک جۆریکە، بەڵام لە ئێستاە ئەوەی کە زۆر ڕەغبەتی لەسەر بێت و خواستی لەسەر بێ خەڵک خورمای بەرحی و برێمە. وەکو دەستکاریکردنی خورما لە ئێمە بە هیچ شێوەیە دەستکاری ناکرێت، چکە سپاس بخوا ئێمە لە دوکانەکەمانە بەوە ناسرین کە باشترین جۆری خورما ئەهێنە ناو دوکانەکەمانەوە و وەکو ناوبازاری ژیان وەکو دوکانە پشکۆلەکان ئەویان ڕەبتی بە ئێمەوە نییە، بەڵام وەکو لای من بە هیچ شێوەیەک نەبابەتی شیلە نەبابەتی هەر شتێکە دەستکاری بکرێ بە هیچ شێوە لای ئێمە ئەو شتە موجودی نییە و تەنانەت کە ئەچینە شوێنەکانەوە کە ئەچین بۆ خورماکڕین ئەچین بۆ وڵاتان باشترین جۆر یەکیژنە پیڵن سوپەر جامبۆ لە وڵاتانە سوپەر جامبۆیتە ئەم شوێنەوە، بەڵام هەنێک بازرگانی کە هەیە ڕێزم هەیە بۆیان بۆ نەکە ئەچیتە شوێنەکەەوە کابرا پێتەڵێت دەرەجە 1 و 2 سێم هەیە ئەو ئەڵێ دەرەجە 4م بەرێ، یعنی بەجددی هەنێک کات هەیە هەنێک کەسێ بۆ کۆمەڵی ئیژناک. چواروەرزی ساڵ ئێمە ئیشی خورماکەین و لە دوکانەکەمانە سارکەرەوەیکی گەورەمان هەیە بۆ زیاتر جوانتر هەڵگرتنی خورماکە، بۆ زیاتر پارێزگاریکردن لە خورماکە. دەرەجەی سارکەرەکەمان 22 بۆ 24 دەرەجە ژێر سفرە عادەتەن، بەڵام لە زستانە کەمتر دائەگیرسێت وەک لە هاوینە. لە هاوینە تقریبا 18 بۆ 20 سعات دایەگیرسێنی، بەڵام لە زستانە 6 بۆ 8 سعات دایەگیرسێنی. لە کاتی هەڵگرتنی خورماکانە لە وەرزی خۆیان لە مانگی حوتە ئەخرێتە ناو سارکەرەوە، کاتێک دێنینە دەرەوە بەبێ بەم شێوازە بێ، ئەمە لە دەرەجەی ناقص 24 بۆ 22، یعنی 24 بۆ 22 ژێر سفر هەڵگیراوە. طبعا ئەمە سەهۆڵە، بەم شێوازە نەبێ ئەم جۆرە خورمایە نامێنێتەوە. ئاسی بێ خورمای زۆر باش لە سلێمانیە سەفە بێت کە لە جنوبەوە بۆ سلێمانی باشترین جۆری خورمایەتە ئەم سلێمانیەوە، ڕاستی بێ خۆیان نایخۆن ئەو دەرەجەیەکە ئەو جوانە و ئەو دەرەجێگە ئەوان لێرە و ئەیبەنەوە بۆ ئەوێ، وەکو خورمای باشترین جۆری خورما بۆ نمونە لە برێمایە لە بەرحیایە و لەبەرێکە لە لای ئەوان خورمایەکی زۆر باش نییە، هەرچی باشەکانە یە بۆ کوردستان، لەبەرێکە لە کوردستانە زیاتر سەفە بێت زیاتر تەڵەبی ئەوەی هەیە خورمای زۆر باش، خورمای زۆر چاک خواستیان لەسەرێت. طبعا ئێستا خورما بەتەنیا ئەوە نییە هەر خورماگە خۆی بخورێت، چەندین دیزایانی تێی تیاکرێت، بۆ نمونە خورمامانەیە بە گوێز، خورمامانەیە بە بایەم، خورمامانەیە بە شکوڵاتە، هەمانە بە قاوە و هەنێک کەس دیژەی ڕاشی پێوەکات کەواتە بەتەنیا خورما هەر خۆی ناخورێت، ئەتوانین بە کۆمەڵە شێواز پێشەشیگەین و ئامادە بکرێت.
سپاس بخوا بحكمي هيك ملتي كورد ملتي شي مسلمان و بابتي رمضانيش روجوجتن فرض شي عينيه بحكمي هو خواز سر خرما نزيكي بو سهند زياتر على كاتي عسائيه كم جهراني زياتر خواستی لەسرە بالنسبة جۆرەکانەوە زیاتر خورما پەڕ و شلەکان ئەوانەی کە شیلەدارن خواسیان زیاترە خورما وشکەکانیش ئەم ساڵ بە حکومی کە جەو سادە خورما وشکەکانیش خواستێکی زیاتریانەوە لە چاو ساڵانی پێشووە. بالنسبة براكو حسب إمكانياتي كسكاء والله ترتيب بقول من خرما تراك ربع شي باي 2000 وكابرا وتدي باي 1000 مبلي يا وتدي تياب وتدي بدنك بس بومي واري بربانكي فيها كمو يعني أنواع شيء والله كم تريني ربعك وزورتريني شيء حسب هي بقول من احتياطي خويا خاهم روجنات وبازار 8 كيلو 10 كيلو بات ولا مالو يعني لا صار كرويه هەرزاتری خورما لە عێراقیەکانە بە درێوێ کە سعرەکەی 2000 بە حکمەوەی کە زۆرە فەلەستینیەکەش بە حکمەوەی کە کەمە و نادرە و دەنگیشی زۆر گەورەی و خەڵک زۆر ڕەغبەتی لەسەری هەیە لەبەرەوە گرانە لە دەروی وڵاتەوەیێت نرخەکەشی 20000. والله بۆ قەزەی خورما نیعمەتێکی خواییە زۆر زۆر بە سوودە وەکو ئەو شیرینیانە نییە کە دروستیەکەن لەبەر ئەوە وەکو لقمە قازی ئەز زلوبیا و نازانم چی ئەوانە هەمووی هەر شەکرێکی ڕوتە شەکرەکە هەچ کەسێ بیخوا ئەوەی کە ئەفڕێ هەر ئەفڕێ شەکرەکەی جا لەبەر ئەوە ناتوانم نصيحتي خلكم بس خوان هم خلتي جاكا أو شيرينيا زراري زورة بو مروفاتي بو بشر حتى بو أو كسخوشي توشي سريع شابي توشي فين تيجا شيء هموي جالبر وداواكم إيوه أجر إخوان خود ما جوانا بجارني كيلو خويا 4 كيلو سيدن 5 دن بيغمر فرمي بتاكا كان بيخو لبر أو زراري نية زور شيرين طبيعي سروشتي شيء زراري نية کە ڕۆژوو ئەشکێنین بەربانەکەینەوە بە خورما بەربانەکەینەوە جۆری خورماکەش جۆرەکانیان جیاوازە لەنا ئەو جۆرانەیە بەرحەکەیان لای من بەنسبەت منەوە باشترینیانە ئەنجە وەکو سونەت قبوڵمە وەکو سونەت عایلەکەشمان هەر ئاشنایە پێی لەبەرەوە خورما پێویستیەکی زیاتر باشترە بۆ جسم و بە جێگەی زیان سوودیشی زیاترە. زۆرترین جار بە خورما ڕۆژوو ئەشکێنین لەبەر ئەوەیشی نییە دەستکردەکان زەرەری زیاترە لە خازان ئیتر بنچی ئەوەیە خورما سروشتیە و باشترە. ئێمە کوردەگی خۆمان ڕاستەکەی چەند ساڵێکە هەنی خورمای جوان و پاک دەرکەوتووە چۆنەڵی پێشتر ئەو خورمانە نەبوون بەڵام ئێستا و بەرهەمێکی جوان و پاکە خەڵک زیاتر خواستی لەسەرێتی بۆ نمونە ئەم برێمانە خەڵک خواستێکی باشی لەسەرە لەگەڵ خورمای بەرحی ئەم دوو خورمایە خورمایەکی پاک و چاکە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزان و لە زۆر کاتەکانی تری شەهر بەکارێنن جا عەرەبەکەش
ڕاستەکەی خورمای زۆر ئەوانی حەزیان لە بەرحیە لەگە برێمەکەیە بەڵام بەرحی بە کاڵی حەزیان لێ ئەتیسیاتر خورمای کاڵ کە لە مانگی هەشتا پێەکە نەوع خورمایەک پێەکە خورمایەکی کاڵە بەرحی پێڵێن تر ئەم خورمایە ساڵانە عەرەب تەنانەت بە هێشووی گەورە بەکارێنێ و هەڵیەگرێ لە مجەمیدەیە خستنیەکە. ئەوانی کە لە خارجیشن زۆر کادێنەوە ئەڵێ شتمان بۆ حازەکە ئیبێنەوە بۆ خارج دیارە لە خارج ئەو خورما و ئەو بەرهەمە جوان و پاکە نییە لە وڵاتانەیە بۆیە لێرەوە هاوڵاتیانەی بن هەر کەسی خۆشمان کە لەوێ پەناهاندن لێرەوە شتە بن بۆ ئەوێ لەبەرەوەی ئەو خورمانی کە لێرە یەنەوە ئەیبینن بەم شێواز و بەم جوانیە ئەیبن بۆ ئەوێت لەبەرەوەی ئەو خورمانی لەوێ لەوانێت گرانیش بێ تەنانەت بۆ تورکیا زۆر ئەڕوات خەڵک هێت ئەیبا لێرەوە بۆ تورکیا لەوێش دیارە خورما گرانە. اینجا هاوڵاتیان بەڕاستی لەم مانگی ڕەمەزانەیە خواسێکی باشمان لەسەرا بۆ خورما ئەگەر مەعیشیتەکەیان بڕوات خورما بەردەوام بازاڕی هەیە بەڵام ئێستا تۆزە بەهۆی موچە و دواکەوتنی موچە و تەخیربوونی موچە تۆزێ بازار خاوە بێتەوە کاتە لەگەڵ مەعاشەکەی فەرقەکە مەعاشەکە نیا تۆز هێواژە بێتەوە ئیتر هاوڵاتیان گلیان زۆر لەسەر ئەم بەرهەمە نییە مەگەر شتەکە خراپ بێت یان ئێمە بە ویژدانەوە شتە فرۆشین بە حەقەت. ساڵامی شاکە خورما عێراقیەکان موادی حافیزیان تیانە شیرینێکی تەبیعیان هەیە یعنی زەرەی نییە خورما عێراقیەکان لە سەلاجەی هەڵگیرە هیچ کێشەیەکی نییە وەکو ئاوار یعنی باشترین کوالێتیان هەیە وەکو داوانێ بڵم وەکو ئێرانیەکان نییە لە سەلاجەی هەڵگیرە هیچ کێشەیەکی نابێت. لە بەشی خوارە و سەلازەکە بێت یەک کێشەی نابێت بەس سەری داخەرەوە و کەیکێتە ناو سەلازەکە ئەنی با سەری بەتاڵ نەبێ بۆی شەکلێکی سپیەکە ئەوە ناکا کە سەری داخەیتەوە. خورما باشەکە ڕەنگی گەشە تامی ناگۆڕێ یعنی چۆن یەکەم دەقە خواردوتە هەر ئەو تامەی هەیە بەس خورما خراپەکە هەم ڕەنگی ئەگۆڕێ هەم تامی ناخۆشە هەم نەروی ژەبێ. ئەمە خەستەویە تا یەک ساڵی پێڵە خورمای خەستەوی تا یەک ساڵی بەسەرا نەچێ هیچی لێ نایە. خورمایی بەرحیشمان هەیە خورما بەرحەکە ئەگەر لە مجەمیدە هەڵی گریت یەک ساڵ یەک هیچی لێ نایە یعنی وە خۆی ئەمێنێتەوە. ماوەی 11 ساڵە خەریکیم پیشەین کە پیشەی خورما فرۆشیە ئێمە سەرەتان پیشەیە لە باوکمانەوە بۆمان ماوەتەوە باوکم لە هەفتاکان بۆ شتاکان خەریکیم کارە بووە
بەڵام جاران وەکو ئێستا نەبووە لە ئێستا سوپاس بۆ خوا پیشەکە بەرەو گەورەتر چووە نەوەتی خورماکان زیاتر بووە خۆشببختانە لەم ساڵانەی دواییە خەڵک گرنگێکی زیاتر بە خورمایەن بە تایبەتە و خورمایانی کە خورمای عێراقین خەڵک زیاتر حەزی بۆیان نەڕۆ. لە ئێستاە نزیکەی 20 جۆر بۆ 30 جۆر نوعەتی خورمامانەیە ئەتوانین بڵین نوعەتی خورماکان خورمای برێمە خورمای بەرحیە خورمای بربەنە خورمای زۆدی و ئەشرەسیە و دوو نوعی زۆر تایبەت و دەرەجەیەکمانەیە کە خورمای عجوەیە لەگەڵ خورمای مەزدولی فەڵەستینی. لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەردەوام خواز لەسەر خورما زیابێ بە تایبەت خورما شلەکان ئەوەی کە خۆشببختانە لەم ساڵا کە ئیشی لەسەر کراوە خورمای عێراقیە خواستێکی باشی لەسرە بە تایبەت خورمای بەرحی کەمە خورمایەکی عێراقی و خواستێکی باشی لەسرە. توانین بیکەین بە دوو بەشەوە خورمای عێراقی خورمای بەرحیمانەیە بەرحی شل کە نرخەکەی لە 8,000 دەست پێکا خورمایەکی باش و دەرەجەیەکە لە دوای ئەو خورمای برێمی وشک کە نرخەکەی لە 10,000 دەست پێکا تا 14,000 لە ئێستاە گرانترین نرخی خورمای عێراقی خورمای برێمە. هاوڵاتیان لە ئێستایەوەی کە خواستی لەسرە خورماشلەکانە خواستێکی باشی لەسرە وەکو ساریش خەڵک زیاتر لە ئێستایە هەوڵەیە خورمایەک بەرێکە سعرەکەی مناسب بێ بەرحیمانەیە نرخەکەی لە 7,000 دەست پێکە بربەنمانەیە نرخەکەی لە 6,000 دەست پێکە خورماوشکەکانیش عادەتەن لە 1500 دینار دەست پێکە تاگاتە برێمی عێراقی کە نرخەکەی گاتە 14,000 دینار. لە ئێستایە ئەتوانین بڵین یەکێک یەت بۆ لای ئێمە لە نیو کیلۆ دەست پێکایتر نیو کیلۆ تا کیلوێ ئێمە جاران وانە بوو جاران کەسێکە گەراتۆتە لامان کارتۆنێکی بردووە کارتۆنێکی 3 کیلۆی 5 کیلۆی بەڵام لە ئێستایە هەر لە توانایەتی نیو کیلۆ تا کیلوێ بکڕێت. بەپێی ئەزمموی چەند ساڵی خۆمانەمەوێ زانیاریەک باوڵاتیان بڵێم لەسەر خراپنەبوونی خورما بە تایبەت لە خورماشلەکانە دوو جۆر خورمامانەیە خورمای بەرحی لەگەڵ خورمای برێم. خورمای برێم بە حکمیەوەی کە توێکڵەکەی ناسکە لە وەرزی زستانە جۆرێک شەکری ورد لێ ئەیە ئەمە ناگەیێتە مایەوەی کە ئەو خورمایە خراپ بووە ئەمە خورماگە خراپ نەبووە ئەمە بێتەوەیەوەی کە ئەم خورمایە ئەی بەستێ لەناوە ئەم شیلەیە ئەبەستێ واتە شتێکی زۆر تەبیعی و ئاساییە ئەگەر لە ماڵەوە خورمایەکیان کڕی بەو شێوەیە بوو ئەو هیچ کاتێلی نەترسن و هیچ پیسێکی تیانە. خورمای بەرحی کەمتر تووشێم حاڵەتە بێ بە حکمیەوەی کە توێکڵەکەی ئەستورترە بەرگری لێکا بووی لەناوە ئەم شیلەیە نەمێ. خورمای کۆن و تازە بمانەوێت چۆن لێکی جیا بکەینەوە لە ناوەوە گەردیقەت بین خورمای کۆن جۆرە لە گەرایە گۆکو گەرای گۆی زبریەکی ورد دروستەکە ئەم خورمایە کە کۆنە بێت بەڵام خورمایەکی تازە لە ناوەوە ناوێکی جوان و پاکی هەیە ئەم خورمایە هەستەکەی سێری ناوەکەیەکەی سپیە هیچ پیسیەک و هیچ پەڵەیەکی وەکو ئەو جۆرە گەرایی پێوە نییە بەم شێوەیە خورمای کۆن و تازە لە یەکتر جیاکەینەوە بە تایبەت لە خورماوشکەکان ئەم حاڵەتە دروست ئەبێ بەڵام لە خورماتەڕەکانە بە شێوەیەکی تر ئەم خورمایە کە تێک ئەچێ ڕەنگەکەی بەرەو سەوزبوو نەچێ واتە هەم لە پاماتر شەبێم لە ڕەنگەکەشان ڕەنگەکەی بەرەو سەوزبوو نەچێت.